کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمبە 20 تەشرینی یەکەمی 2024 تان پێشکەش دەکەین. بیرمەند نیلس ئاندەرسۆن لە دیدارێکدا ئاماژە بەوە دەکات ئامانجی گۆشەگیری شکاندنی ئیرادەی مرۆڤەکانە و دەڵێت ئەوانەی لە ئیمراڵی شکستیان هێنا پلانگێڕان بوون. بەرخۆدانی ئیمراڵی هێزی مرۆڤ و هێزی ئۆجالانی نیشاندا. لە دیمانەیەکدا نیلس ئاندەرسۆن ڕایگەیاند گۆشەگیری ڕەها کە زیاتر لە 4 ساڵە لە 25 ئاداری 2021ەوە بەردەوامە جێگای شەرمەزاریە. ئەم گۆشەگیریە بۆ ئێمە و ڕۆژاواییەکان کە لە بەرامبەر ئەم گۆشەگیریەدا بێدەنگی هەڵدەبژێرن شەرمەزاریە و هاوبەشی لە تاوانە. بەڕێز ئۆجەلان بە هێزی خۆیەوە دژی ئەم گۆشەگیریە ڕاوەستاوە و بەرخۆدان دەکات. سەپاندنی گۆشەگیری لە هەمان کاتیشدا نیشانەی یاسای سەرمایەداریە. لە شاری کارلستادی سوئیس با بەشداری پارتی شۆڕشگێڕی کۆمۆنیستی سوید دەربارەی پارادایمی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوین پانێلەیەک ئەنجامدرا. لە پانێلەکەدا داوای ئازادی ڕێبەری گەلی کورد کرا و بە ئەنگەوازیش لە هەمووان کرا بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەشداری گربوونەوەکانی 2 تشرینی دووەم لە شارەکانی ستۆکهۆلم و ماڵمۆ بکەن. لە ئەمریکای لاتین بۆ ئازادی سەرۆکی گەلی کورد بەڕێز ئۆجەلان چالاکیەک ئەنجامدرا. چالاکیەکان لە چوارچێوەی قۆناغی دووەمی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە ئەمریکای لاتین بەردەوامە. لە کۆلۆمبیا و مێکزیک و ئەرژەنتین بۆ شکاندنی گۆشەگیری سیستەماتیکی سەرڕێبەری گەلی کورد چالاکیەکان بەردەوامن و لە بەردەوامی ئەم چالاکیانەدا لە وڵاتی کۆلۆمبیا تەفگەری ژنانی کوردستان ژنان ئایەندە دەنووسێنەوە لەسەر دیواری زانکۆی ئەنتۆکیا لە یەکێک لە شارەکانی کۆلۆمبیا وێنەی ڕێبەری گەلی کوردیان نەخشان. خوێندکارانی زانکۆکە کە زانکۆیەکی بەناوبانگی وڵاتەکەیە پشگیری چالاکەکەیان کرد و لەسەر فکری ڕێبەری گەلی کورد گفتوگۆیان دروست کرد. هاوسەرۆکی گشتی دەبەپا کەسکین بایەندەر دەڵێت ئەگەر ئیمراڵی با بنەما و بەردەنگ نەگرین کەواتە کوێ با بەردەنگ بگرین. تێکۆشانی ئازادی گەلی کورد بە بەڕێز ئۆجەلانەوە دەستی پێکردووە بەویشەوە دەگاتە سەرکەوتن. ئەمانە قسەی هاوسەرۆکی گشتی دەبەپا کەسکین بایەندەرە و لە وان پارتی هەرێمە دموکراتیکەکان دەبەپا حوتم کۆنگرە یاسایی خۆی ساز کردووە و لە کۆنگرەکەدا چەند پلاکاردێک هەڵواسرابوون کە لە سەریان نووسرا بوو بە گەنجی دەستمان پێکردو بە گەنجیش سەر دەکەوین و لا دژی گۆشەگیری پەرە بە بەرخۆدان دەدەین. هەروەها بایەندەر ئاماژەی بەوەدا لە وەتارێکدا کە شەڕێکی سەخت لە ناوچەکە لە ئارادایەوە وتی دەسەڵاتداران و دەوڵەت نەتەوەکان لە هەر چوار لامانەوە شەڕیان دەست پێ کردووە گەلی کورد بە سەدان ساڵە بەرەنگاری ستەمکاری دەبێتەوە و بەڵام بەرخۆدانی گەلی کورد و بەرخۆدانێکی مرۆڤی و کەرامەتە. بۆیە ئێمە دژی بێشکۆکردن تێدەکۆشین و باجەکەی هەرچێک بێت دەیدەین. گەلی کورد گەرنتی مرۆڤایەتیە. تێکۆشانی ئێمە تێکۆشانی مرۆڤایەتی و هەموو مافەکانمانە. با دڵنیایەوە سەرکەوتن بەدەست دەهێنین. بەرخۆدانمان تا بەدەستهێنانی سەرکەوتنێکی شکۆمەند بەردەوام دەبێت و هەروەها بایەندەر ئاماژی بەوە کرد سەرکەوتنی گەلی کورد نزیک بووەتەوە و بەرخۆدانی گەلی کورد ئێستا لە هەر چوار پارچەی کوردستاندا وەک ئەستێرەیەکی درەوشاوە دەدرۆشێتەوە و لە ئەنجامی ئەم تێکۆشانە دەبێتە هۆی ئازادی ڕێبەری گەلی کورد بەڕێز ئۆجەلان. وتەبێژی دەم پارتی ئایشە گۆڵدوغان ڕایگەیان ئەوانەی لەم دوایە گفتوگۆیان دەست پێ کردووە هیچ نەخشە ڕێگەیەکیان بۆ ڕایگەشتی بڵاو نەکردوێتەوە و هەروەها دۆغان دووپاتێکی کردەوە دەبێت دەرگاکانی ئیمراڵی بکرێنەوە و ڕێبەری گەلی کورد بەشدار بێت لە گفتوگۆکان.
ئاشێ گوڵدوغان تیشکی خستە سەر سڵاوەکەی باخچەلی لایەکی تشرین یەکەم لە پەرلەمانتارانی دەم پارتی و ڕایگەیان پرسی چارەسەری پرسی کورد لایەکی تشرین یەکەمەوە نەبووتە ڕۆژەوی پارتەکەیان و دەمێکی درێژە مژاری سەرەکی پارتەکەیانە. پرسی کورد مەزنترین و بنەڕەتی ترین پرسی تورکایە، بەڵکو پرسی تورکیا و هەرێمەکەیشە. دۆغان هەروەها جەختی کردەوە گۆشەگیری ڕێبازێکی ئەشکەنجەیە و قبول ناکرێت و وتیشی سەرۆکی مەهەپا باخچەلی دێت و بانگەواز لە بەڕێزۆجەلان دەکات، هاوسەرۆکی ئێمەش وەڵامی دەداتەوە. ئێمەش دووبارەی دەکەینەوە بەڕاستی بۆ ئێمە جێی پرسیارە ڕێگە لە بەردەم بەڕێزۆجەلان دەکەنەوە، ڕێگا لە بەردەم ڕایگشتی دەکەنەوە. ئێمە چاوەڕێین بزانین چۆن وەڵام دەدەنەوە و چی دەڵێن. با ئامانجی پیرۆزکردنی دەیەمین ساڵیادی کۆبانی با دروشمی لە کۆبانی ئازادەوە بەرەو ڕێبەرێتی ئازاد لە سەرانسەری نەمسا ڕێپێوان ئەنجامدرا. هاوسەرۆکانی کۆمەڵگەی ئازاد دەربارەی ڕێپێوانەکە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و تشکیان خستە سەر پلانگەڕی نێونەتەوەی و دەڵێن لە پاش ئەم پرۆسەیە ڕۆژهەڵاتی ناوین گۆڕدرا بۆ گۆمی خوێن و شەڕ و پێکدادان تا دێر قوڵتر دەبێتەوە. ئەو سیستەمەی چارەکە سەدەیەکە ڕێبەری گەلی کورد لە ئیمراڵی ڕادەگرێت دژی یاسا و ڕێکەوتنەکانە. لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا هەروەها ئاماژە بۆ کراوە بۆ کۆتایی هێنان با پلانگەڕی نێونەتەوەیی و شکاندنی گۆشەگیری و مسوگرکردنی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد وەک کۆمەڵگەی ئازادی نەمسا لە 2 تشرینی دووەم لە پێوانی مەزنی ئازادی لا ناوەندی وێنە ئەنجام دەدەین. ئامانجمان کۆکردنەوەی 10,000 کەسە لەم ڕێپێوانەدا. مەجلیسی نەمسا ئامادەکاری جدی کردووە بۆ گواستنەوەی بەشدار بووان. بە پێی راپۆرتەکان لە باشووری کوردستانەوە ئەمڕۆ هەڵبژاردنەکانی شەشەمین خولی پەرلەمانی هەرێمی کوردستان با سەرپەرشتی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بازنەکانی هەولێر سلێمانی دۆهۆک و هەڵەبجە بەڕێوە دەچێت. لەم هەڵبژاردنەدا و 136 لیست و 1990 کاندیدی لایەنە سیاسەکان و کەسانی سەربەخۆ کێبڕکێی بەدەستهێنانی 100 کورسی پەرلەمان دەکەن. لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی هەرێم زۆر گرنگە و هیوادارم پەرلەمانی ئەمجارە پەرلەمانێکی بەهێز و چالاک بێت و دەشڵێت تا ئێستاش پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوە دەچێت و داواکارم لە تەواوی هاوڵاتیان بەشداری لە دەنگدانەکە بکەن. لە لایەکی تریشەوە جومانە غەلاوی وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ ڕایگەیاندووە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم زۆر بەباشی بەڕێوە دەچێت و تا ئێستا هیچ کێشە و گرفتێک ڕووی نەداوە. جومانە غەلاوی وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەروەها دەڵێت لە یەکەم ڕۆژی بانگەشەوە تا ئەمڕۆ 55 سکاڵا تۆمار کراوە. لە میانی دیدارێکدا مەسرور بارزانی جێگیری دووەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕەوایەتی دایە هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و دانی بەم ڕاستیەش دانا کە ئەم پارتە هاوکاری ڕاستەقینەی داگیرکەرانە بۆ داگیرکردنی کوردستان و شاردژی گەریلاکانی ئازادی کوردستان. لە دیدارێکدا کە تایبەت بوو بە بانگەشەی هەڵبژاردن یەکێک لە ئامادەبووان پرسی داگیرکاری و هێرشەکانی دەوڵەتی تورکی لە مەسرور بارزانی پرسی و کاژمارێکی زۆر گوندیان داگیر کردووە و ڕێگرن لا گەڕانەوەی هاوڵاتیان بۆ سەرزێدی خۆیان. لە وەڵامیشدا مەسرور بارزانی باڕوونی دان بە و ڕاستیەدا دەنێت کە هاوکار و پشتیوانی دەوڵەتی داگیرکەری تورکن و ڕەوایەتی دەدات بە داگیرکاریەکان. دوای هێرشە درۆنیەکەی حیزبوڵای لوبنان بۆ سەرماڵی بنیامین نێتانیاهو ئێران ڕایگەیاندووە ئەم وڵاتە هیچ پەیوەندیەکی بەم هێرشەوە نییە. بە پێی راپۆرتەکان ئەو هەڵویستەی ئێران لە کاتێکدایە نێتانیاهو سەرگۆزیرانی ئیسرائیل لە نوێترین لێدوانیدا لەسەر هەوڵی کوشتنەکەی ڕایگەیاندووە بە کرێک گیراوانی ئێران هەوڵی تیرۆرکردنی خۆی و خێزانەکەیانداوە دەبێت باجێکی قورس بدەین. ئەمانە لە کاتێکدایە ماڵپەڕی فارس سەربە سوپای پاسدارانی ئێران لە یەکەم هەواڵی خۆی لەسەر ئەم هێرشە ڕایگەیاند بوو. حیزبوڵڵا ئەم هێرشەی کردووە.
کەچی لە دوو هەواڵی دواتری خۆیدا هەوڵیدا نە ئێران و نە حیزبوڵڵا لەم هێرشەدا تێوا نەگلێنێت. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆش